بیرکاری پۆلی هەشتمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 77. دیار بکە ئایا هەر یەک لەم بڕانە جیاوازی دوو جایە ئەگەر وابوو شیتەڵ بکە. پرسیاری ژمارە 47. کو دەزانم کە ئەو بڕا جیاوازی دوو جایە ئەگەر هاتوو مەرجەکانی جیاوازی دوو جا هەبوو. یەک لە مەرجەکان ئەوەیە کە بڕەکە تەنیا دوو ڕادەبی، لێرەش دوو ڕادەیە، ئەوە ڕادەی یەکەم لێرە و ئەیرەش ڕادەی دووە، کاتە یەکەم مەرج هەیە. مەرجی دووەم ئەوەیە کە ژمارەکان دووجای تەواو بن، لێرە ژمارە یەکە دووجای تەواوە، لێرەش ژمارە یەکە ئەویش دووجای تەواوە. مەرجەش کە مەرجی سێم هێمای کەم هەبی لە مابەینی ڕادەکان، هێمای کەم هەیە. مەرجی چارەم پیتەکە توانەکەی ژمارە چی جووتبی، کاتە بەڵێ دەتوانین ئەوە جیاوازی دوو جایە. ئێستا شیتەڵی دەکەین. یەکسانە بە کردنەوەی دوو کەوانە. ڕادەی یەکەم 4 دانە هەیە، 2 دانەی لێرە دەنووسم، 2 دانەشی لێرە دەنووسم. کۆ وەکەم. ژمارە یەکیش واتە 1 جار 1. بەڵام لێرە کە ئەو شیتەڵە کرا هێشتاش شیتەڵەکی دیش هەیە کە ئەویش دەتوانم شیتەڵکەم. ئێرە وەکو خۆی دەنووسمەوە، ئێرەش شیتەڵ دەکەم دیسان، چونکە ئەوەش جیاوازی دوو جایە. ئەو جارەی دیسان دوو کەوانەی دی دەبی بکرێنەوە و چونکە تواندووە 1 دانەی لێرە دەنووسرێ، یەکیش لێرە، کۆ لێرە، کەم لێرە، 1 لێرە، 1 لێرە. ئەوجا ئێستا شیتەڵەکە تەواو بوو. پرسیاری 48. مەرجەکان هەموو هەیە لۆ جیاوازی دوو جا یەکسەر شیتەڵ دەکەم. 4 سئتوان 4 واتە 2 دانە سئتوان 2 لێرە، 2 دانەش لەو کەوانەیە. کۆ کەم. 9 واتە 3 جار 3، پیتی 100 توان 2 یەکەچیان لێرە، یەکەچیشیان لێرە. پرسیاری 49. یەک لە مەرجەکان تەواو نییە کە ئەویش لێرە لە جیاتی کەم کۆ هەیە، کەواتە ناتوانم شیتەڵی کەم بەهۆی جیاوازی دوو جا. ئەو هادەی هێڵمەوە ئەو پرسیارە شیتەڵ ناکرێ، هەرچەندە مەرجەکانی دی هەموو هەیە. 16 دوو جایەکی تەواوە، 100 توان 8 دیسان دەتوانم دوو جایەکی تەواوە، بەڵام شیتەڵ ناکرێت چونکە کۆیە. پرسیاری 50. هەموو مەرجەکان هەیە. 49 واتە 7 جاران 7. بئتوان 6 واتە بئتوان 3 لێرە، بئتوان 3ش لێرە. کۆ کەم. 16 واتە 4 جاران 4. سئتوان 4 واتە 2 دانە لێرە، 2 دانەش لێرە. 51. لێرە هەموو مەرجەکان هەیە، بەڵام سئتوان 3 واتە توانەکە جووت نییە، بەڵام هەرچەندە توانەکەش جووت نییە دەتوانم شیتەڵ کەم ئەگەر هاتوو کرا یان بمەوێ توانەکە ژمارەی تەواو نەبی. ئەوها دەتوانم شیتەڵ کەم هەرچەندە توانەکەش جووت نییە، بەڵام ئەوەی بێوێ ئەوها شیتەڵ دەکا. سئتوان 1.5 لێرە،
توان 1.5 لێرە چونکە 3 دەکا 1.5 کۆ کەم پیتی سادیش توان 1.5 لێرە وە توان 1.5 لێرە کاتە دەکرێ ئەوەی ڕاستیوی بەڵام توانەکە ژمارەی تەواو دەرناچی. پرسیاری 52 هەموو مەرجەکان هەیە دوو کەوانەی دەکەینەوە 16 واتە 4 جار 4 100 توان 2 و 100 توان 2 کۆوە وەکەم 81 دەکا 9 جار 9 ئەوجە دیسان ئێرە دیسان شیتەڵ دەکرێت چونکە هەموو مەرجەکانی هەیە ئێرە وەکو خۆی دێتە خوارێ نانووسمەوە ئەمن بەڵام دەبی بنووسرێتەوە ئێرەش دیسان دوو کەوانەی دی دەکەینەوە بزانم جێ هەیە یان نا 4 واتە 2 جار 2 پیتی 100 توان 2 واتە یەکەچیان لێرە یەکەچیش لێرە کۆ کەم 9 دەکا 3 جار 3 ئەوجا ئێرەش هەموو دەبی لێرە بنووسرێتەوە ئەو کەوانەیە شیتەڵەکە ئەو هایە کردیە 3 دانە کۆڵکە. پرسیاری 53 سیروان پەرژینێکی بۆ باخچە 4 گۆشە یەکەی کڕی بەڵام بڕیاریدا شێوەی باخچەکە بگۆڕێت بۆ لاکێشەی. ڕووبەری 4 گۆشەکە 3 توان 2 بوو ڕووبەری لاکێشەکە بووە 3 توان 2 کەم 25 ڕووبەری لاکێشەکە شیتەڵ بکە واتە ئەو بڕەی شیتەڵ بکە زۆر ئاسانە 3 توان 2 کەم 25 شیتەڵ دەکرێ یەک دانە لێرە یەکیش لەو کەوانەی کۆ کەم 25 دەکا 5 جاران 5 تەواو شیتەڵ کرا. ئەوجە نووسرایە پێویستە 4 گۆشەکە و لاکێشەکە هەمان چێوەیان هەبی. چێوە مانای چییە؟ ئەگەرەوە 4 گۆشەکە بی ئەو سۆرە شینەکەش لاکێشەکەیە واتە ئەو هێڵە سۆرە دەبی وەکو ئەو هێڵە شینەی بی درێژیەکەی وەکو یەک بن پەرژینەکە بەڵام ڕووبەرەکەیان وەکو یەک نییە ڕووبەر واتە ئەو ڕوو تەختە وەکو یەک نییە بەڵام پەرژینەکە یان هێڵە سۆرەکە وەکو هێڵە شینەکەیە. ئەوە مانای چێوە بۆیە سیروان چەند مەترێکی خستە سەر درێژیەکە هەمان شتی لە پانیەکە کەم کرد واتە لێرە چونکە ڕووبەری 4 گۆشەکە 3 توان 2 واتە لایەکی 4 گۆشەکە دەکاتە 3 پیتی 3 چەند مەترەکە نازانین چەندە ناوی لێدەنێ 3 4 گۆشە درێژی و پانیەکەی وەکو یەکە واتە هەموو لایەکان دەکا 3 لە کاتی ڕووبەر دەکا درێژی لایەک جاران لایەکەی بوویتە 3 توان 2 چونکە ئەمن لێرە لە کاتی شیتەڵی ڕووبەری لاکێشەکە ئەو ژمارەیەم بەدەستکرد ئەو دوو کۆڵکەیە دەبی یەکەچیان درێژی بی ئەوە ئەوی دیکەش پانی لاکێشەکە بی دەنا ڕووبەرەکەی ئەو های لێ نەدەهات لەبەر هەندێ لێرە یەک لە لایەکان 3 کۆ 5 لایەکەی دی 3 کەم 5 ئەوجە نووسرایە ئەنجامی پرسیاریەکەم بەکاربینە بۆ دیتنەوەی ژمارەی ئەو مەترانە مەترەکانیش چەندە دەنووسین وەڵام درێژی لاکێشەکە پیتی 3 کۆ 5 پانی لاکێشەکەش پیتی 3 کەم 5 یان دەنووسین 5 مەتری زیاد کرد
لە درێژیەکە و 5 مەتریشی کەم کرد لە پانیەکە. ئەگەر نووسرایە درێژی ئەو مەترانە دەنووسین 5 دانە مەتر. کو زانیمان لێرە زانیمان لەو کۆڵکانەی کە هەیە، کۆڵکەی ڕووبەری لا کێشەکە. پرسیاری ئەگەر درێژی لایەکی چوارگۆشە بنچینەیەکە 10 مەتر بوو، واتە ئەگەر پیتی س یەکسان بوو بە 10 مەتر، ئایا درێژی و پانی لاکێشەکە چەندە؟ درێژی لاکێشەکە ئەو کات دەکاتە 10 کۆ 5 یەکسانە بە 15 مەتر و پانیەکە یەکسانە بە 10 کەم 5 یەکسانە بە 5 مەتر. وەڵام 15 مەتر و 5 مەتر. درێژیەکە یەکسان دەبی بە 15 مەتر، پانیەکەش یەکسان دەبی بە 5 مەتر. لە کاتی دیتنەوەی چێوە 15 لێرە هەتا ئێرە، 15 لێرە هەتا ئێرە 30، 5 لێرە هەتا ئێرە، 5 لێرە هەتا ئێرە 10، 30 و 10 هەمووی دەکاتە 40. لێرەش دەیە چێوەکە دەکات 40 چونکە 10 10 10 و 10 ئەویش دەکاتە 40 وەکو یەکە چێوەکانیان. پرسیاری 54 وێنەی بەرامبەر نمونەیەکی جیاوازی دوو جا دەنوێنێ، وێنەکە بکێشەوە و شێوەی دووەم تەواو بکە بە نووسینی دوو پێوانە نادیارەکە. لێرە من تەنیا ئەو هام نووسیە، درێژیەکە دەکات ب کۆ پیتی س و پانێکەش دەکاتە ب کەم پیتی س، چونکە لێرە ئەوەندە دەبڕن لەو شێوەیە. ئەوجە نازانم ڕاستە یان نامەبەستیان چییە لەو پرسیارەی. پرسیاری 55 هەڵە لە کوێدایە؟ دوو شیتەڵ لە خوارەوەیە بۆ بڕی ئەو بڕەی شیتەڵ بکەین. ئایا کام شیتەڵ ڕاستە؟ بە خۆمان شیتەڵکەین ئاسانترە، پاشان بەراورد دەکەین زانین کامەی ڕاستە. کەواتە شیتەڵەکەی دروست دەکەین. 25 واتە 5 لێرە 5ش لێرە. سئتوان 4 واتە سئتوان 2 لێرە، سئتوان 2ش لێرە. کۆ لێرە کەم لێرە. 9 واتە 3 و 100 یەکەچیان لێرە یەکەچیان لێرە. ئەوە شیتەڵەکەیە. ئایا کامەیان ئەو هایە؟ ئێرە ئەو هایە. 5 سئتوان 2 کەم 300 و 5 سئتوان 2 کۆ هیچ کێشە نییە، کامەی زووتر دەنووسین، لێرە کۆبی لێرە کەمبیان بە پێچەوانە. کاتە ئەوە ڕاستە. ئێرە هەڵەیە چونکە سئتوان 4 دەبی 2 دانە لێرە بی، 2 دانەش لێرە بی، لێرەش پیتی سادی لەبیر چووە ئەو کەسە کە ئەویش بنووسیتەوە. کاتە ئەوە ڕاستە. پرسیاری 56 ڕوون بکەوە چۆن هەریەک لەو دوو بڕە شیتەڵ دەکەی. سئتوان 2 کەم 4 سئ کوشیتەڵ دەکەین و سئتوان 2 کەم 4 کوشیتەڵ دەکەین. سئتوان 2 کەم 4 سئ یەکەم جار دەبی کۆڵکەی هاوبەش ببینینەوە کە پیتی سئ، ئەوجە لێرە دەمینێتەوە سئ کەم 4. ئەو هایە شیتەڵەکە. سئتوان 2 کەم 4 بە جیاوازی نێوان دوو جایە، یەکەچیان ئەوها سئ لێرە سئیش لێرە و کۆ لێرە کەم لێرە 2 لێرە 2 لێرە. کاتە ئەوەیە جیاوازی لە کاتی شیتەڵکردن. پرسیاری 57
سئتوان هەشت کەم سەتوان هەشت شیتەڵ بکە بۆ ئەنجامی لێکدانی 4 بڕی جەبری، واتە لە کاتی شیتەڵ دەبی 4 بڕی جەبرین بەدەست بکەوی. با جارێ 2 دانەم هەبی بزانم دوایە چ دەبی. سئتوان هەشت واتە 4 دانەی لەو کەوانەیە 4 دانەش لەو کەوانەیە کۆ کەم. سەتوان هەشت واتە دیسان 4 دانە لێرە 4یش لێرە. ئەوجا ئەو بڕا دیسان شیتەڵ دەکرێت چونکە دووجای لۆ 2 ئەنجامی جیاوازی 2 دووجا کەواتە لە خوارەوە دیسان دەبی ئەو بڕە بنووسرێتەوە چونکە شیتەڵ ناکرێ، بەڵام ئەوە دەبیتە 2 دانەی دیکە. سئتوان دوو لێرە سئتوان دوو لێرە کۆ لێرە کەم لێرە سادیش 2 دانە لێرە 2 دانەش لێرە. ئەوە بووە 3 دانە بڕی جەبری چونکە ئەو بڕی ئێرەش دەنووسرێتەوە لە تەنشتی. ئەوجا ئەو بڕا کە کەمی لەگەڵە دیسان شیتەڵ دەبیتە چ؟ دەبیتە دیسان 2 دانە یەکەچیان لێرە لێرە کۆ وە کۆ سادیش لێرە. ئەو کات دەبینین دەکاتە 4 بڕی جەبری، یەکەچیان ئەوە، دووەمیان ئەوە، سێمیان ئەوە، چارەمیشیان ئەو بڕا جەبریە. کۆیەکان شیتەڵ ناکرێن چونکە دەبی هێمای کەم هەبی لە مابەینی ڕادەکان. ئێستا دێینە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لوول پێچی. پرسیاری 58. ئەو بڕە هەیە ئایا کوش شیتەڵ دەکرێت؟ ئەوها ئاسانترە شیتەڵ کەم پاشان بەراورد کەم. 25 واتە 5 جار 5 سئتوان دوو واتە 1 لێرە 1 لێرە کۆ لێرە کەم لێرە 16 واتە 4 جاران 4. کامەی ئەوهایە؟ ئەوە ڕاستە. پرسیاری 59 شیتەڵ بکە. لێرە ناچارم 2 دانە کەوانەی دانێم، کەوانەی گەورە ئەو کەوانانە و کەوانەی گچکە لۆ ئەوەی چونکە لێرە ئەمن کەوانەم هەیە یەکێک لە ڕادەکان. ئەوجا لە کاتی شیتەڵکردن ئەو کەوانە هەمووی دەنووسرێتەوە لێرە، یەکەچیان لێرە یەکەچیان لێرە چونکە بەخۆی 2 دانە لەو کەوانەی هەیە. و هێمای کۆ و هێمای کەم پاشان ئێرەش شیتەڵ دەکرێ. 9 واتە 3 جار 3 پیتی سئیش واتە یەکەچیان لێرە یەکەچیان لێرە. ئەوجا پاشان کەوانەکانی گچکەکان لا دەبەم، تەنیا کەوانە گەورەکان دەهێڵمەوە. 4 پیتی سئ کۆ 5 کۆوە 3 پیتی سئ. لێرەش هەروە، بەڵام لێرە تەنیا یەک جیاوازی هەیە، ئەویش ئەوە کەمە. 4 پیتی سئ کۆ 5 کەم 3 پیتی سئ. پاشان ئەگەر ڕادەی لێکچوو هەبوو 4 دانە سئ و 3 دانە سئ دەبیتە 7 دانە پیتی سئ. ئەوها 7 دانە پیتی سئ کۆ 5. لێرە 4 دانە پیتی سئ 3 دانەی لێ بڕوە لە یەکەم بیتەوە، تەنیا 1 دانە پیتی سئ دەمینێتەوە کۆ 5. ئەوە تەواو شیتەڵەکە کرا. بێگومان دەبی ئەمن کەوانەکان ئەوها لە تەنیشتێک بنووسم، بەڵام لێرە ئەوها دەبی بیان نووسم 7 سئ کۆ 5 و سئ کۆ 5.
پرسیاری ژمارە 6 لە 1 بدا. لە کاتی لێکدان پێش هەموو شتێک هێمایەکان لێک دەدەم، دوایە ژمارەکان، دوایە پیتەکان. ئەگەر لە کاتی لێکدان 1 دانە هێمای کەم هەبوو، ئەنجامەکەی هەمیشە کەمە، نێگەتیڤە. 5 لێرە 1 هەیە، هەر دەکا 5، 5 1 دەکا 5. پیتی س توان 2، لێرەش توان 3، لە کاتی لێکدان توانەکان کۆ دەکرێنەوە، دەبیتە 5. ئەو پیتەش لێرە توانەکەی 1، لێرە توانەکەی 2، توانەکەی دەبیتە 3. تەواو. پرسیاری 61. کەمەکە دەنووسرێتەوە چونکە گۆتمان ئەگەر 1 دانەکەم هەبوو هەر دەمینێتەوە. ئەو جارەی 6 جاران 15 دەبی بکەم. 6 جاران 5 30، 6 جاران 1 6 کۆ 3 9. پیتی ن 5 دانە لێرەیە، 1 لێرەیە، دەبیتە 6 دانە. پیتی م 1 دانە لێرەیە، 2 لێرە، دەبی بە 3. تەواو. 62. ئەو بڕا لێکی دەم لەگەڵ ئەو بڕا. کەمەکە دەنووسرێتەوە 4 جاران 3 12، لێرە ئەو پیتە 1 دانەیە، ئەو پیتەش 1 دانەی، لە تەنیشت تێکیان دەنووسم. ئەوها کۆ ناکرێتەوە چونکە پیتەکان جوودانە. پاشان ئەو کەمە لێکی دەم لەگەڵ ئەو کەمە، کەم لەگەڵ کەم، نێگەتیڤ و نێگەتیڤ لە کاتی لێکدان دەبیتە پۆزیتیڤ. 4 جار 5 دەکا 20، لێرە پیتەکە 1 دانەیە، ئەوەش 1 دانەیە، دەبیتە 2 دانە. تەواو. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 77، دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ هەر بژی. ونسيمي سكر